لە شاری هەولێر. هێرش بەیانیت باش زانیاری و هەواڵەکان لە شاری هەولێر چییە؟ بەیانی باش سارە دیارە دوایەوەی کە بەشێک لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژە ڕابردوودا مامۆستایانمانیان گرتووە هۆڵەکانی خوێندنیان بەجێهێشتووە سەرکارەکانیان بەجێهێشتواتنە سەر شەقامەکان شەوی ڕابردوویش بەشێک لە پەرلەمانتاران لە بینەی پەرلەمانی کوردستان و لە هۆڵی پەناگیری ماگرتنەکەیان بەردەوام بوو تا کاتژمێر 12:30 کە ئێمە پەخشی ڕاستەوخۆمانە بوو هەر لەوێ بەردەوام بن. ئەمە دوای ئەوە کە سەرۆکی پەرلەمانی کوردستان هاتە بینەی پەرلەمان بۆ لای پەرلەمانتارە ماگرتوەکان و بەڵێنەوەی پێدان کە بەرنامەی لە بەرنامەی کارە کێشەوگرفتی هاوڵاتیان بخاتە بەرنامەی کارەوە گەدەنگی تەواوی هێنا ئەمڕۆ ئەوە بەرنامەی کار لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانەوە دەبێتە کێشەوگرفت و قەیرانەکانی ئێستای هەرێمی کوردستان. بڕیارە ئەمڕۆ کۆمەڵی لە کۆمپانیەکانی وڵاتی بەریتانیا لەگەڵ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان بۆ پتەوکردنی پەیوەندی بازرگانی لە نێوان هەرێم و بەریتانیادا لە شاری هەولێر کۆبوونەوەی ئێوارەی ئەمڕۆ ئەنجام بدەن بۆەوەی زیاتر پەیوەندی بازرگانی لەم دۆخەدا وەک کۆمپانیەکانی بەریتانیا دەڵێن پتەوتر بکەن بۆ ئەوەی بازرگانی لە هەرێمی کوردستاندا بەرەو پێش دیارە هەر لە بەیانی ئەمڕۆ ماگرتن لە بەشێک لە خوێندنگەکانی شاری هەولێردا دەستی پێکردووە پێشەوەی بێنە پەخشی ڕاستەخۆ کۆمەڵی لە خوێندنگەکانی شاری هەولێر پەیوەندیان پێوە کردوون کە ئەمڕۆ ئەوان هۆڵەکانی خوێندن چۆڵ دەکەن و لەگە خۆشیانە خوێندکاران دێنە سەر شەقامەکان بۆ ئەوەی تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامیان دەداتەوە بۆ پێدانی مووچەکانیان. بەڵێ هێرش قادر